ئەمڕۆ پێشەنگایەکمان ساز کرد، پێشەنگای زانست بۆ ئەوەی بزانین ئاستی قوتابیان چۆنە. قوتابیان کۆمەڵشتیان ئامادە کردووە لە خواردن و لەگەڵ پێکهاتی خانە کە هەمووی بە شێوەی خواردن کردویانە. حەزەکەین خۆشتان شتەکان ببینن. پێشەنگاکەی ئێمە پێشەنگایەکی زانستیە. تاوان بەشەکانی زیندەوەرزانی و فیزیا و کیمیا و جیۆلۆجیا. تەلەبەکانمان قوتابیەکانمان زۆر دەمێت کە حەزەکەن بەعزە شتێ بەکردەوە بکەن. ئیتر ئێستا هەستاین بۆ پێشانگایە و هەستاین کە هەنێت تەلەبە لە ماڵەوە بۆ خۆی بە دەستی خۆی ڕسمی کێشاوە و یا بە پولەکە یا بە شتی جوان ڕازانێتەوە یاخود خواردنی دروست کردو لە شێوەی زیندەوەرەکانمان یا لە شێوەی بابەتە فیزیاییەکان و کیمیاییەکان و زۆریان پێخۆشە و هیوادارم سەرکەوتوو بن.